دەوتم کاتتان باش بینەران ێزیزی شارپرس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین لە تودەی کافێ ئەمڕۆ ڕێکخراوی شارێ هەستاو بە ئەنجامدانی ئیڤێنتەکە بە ناونیشانی گۆڕانکاری لاوان لە لاوێکی بەکاربەرەوە بۆ لاوێکیەوە بەرهێن من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر گفتوگۆ لەگەڵ سەرپەرشتیاری ئەم ئیڤێنتە دەکەم ئەوش بەڕێز یاسین ئەحمەدە کاک یاسین سڵاو لێبێم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ ئامانجی ڕێکخراوەکەتان چییە و بۆ ئەم ئیڤێنتەتان ساز کردووە. بەخێر بێن من یاسین ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی شارڕێ خۆم بە خۆشحاڵە زانم ئەمڕۆ توانیمان لە ناساندنی ڕێکخراوی شارڕێ و ناساندی براندێکی تایبەت بە جلوبەرگ سپۆنسەری گەنجێکی شاری هەڵەبجە بکەین کە هاوکار و پشتیوانی بین. دیارە لە ڕاگەیاندنی ڕێکخراوی شارڕێ ئامانجی ڕێکخراوی شارڕێ کە دامەزراوە پشتیوانیکردنی هەر تاکێکی هەڵەبجەیە لە هەر ڕوویەکی مرۆییەوە بێت ئێمە بتوانین خزمەت بە شاری هەڵەبجە و دەوروبەری بکەین. کار و پرۆژەی ئەو لە ئایندەیە چییە؟ پرۆژەکانمان ڕاستی لە سەرەتایە ئێمە دەستپێکی پرۆژەکانمان ئێمە بە پشتیوانیکردنی لاوان بوو و بە دڵنیاییەوە پرۆژەکانی دیکەمان لە بواری خزمەتکردنی مناڵان یاخود پەروەردە لە خزمەتی با بڵین بەتەمەنەکان لە خزمەتی هەموو ئەو چینانەی کە پێویستیان بە شارڕێ ئینشاڵڵا باشترین ڕێ ئەگرینە بەر بۆ ئەوەی کە خزمەت بە هاوڵاتیان بکەێت. کاک یاسینۆک خۆتە زانی کە پارێزگای هەڵەبجە لە ڕووی پشتوکاڵ و ئاژەڵداری و لە ڕووی بەرهەمی ناوخۆیەوە خاوەنی سامانێکە ئێوە چۆن ئەتوان هاوکاری و گەنجانەکەم کە بتوانن لە ئایندا پرۆژەی خۆیان هەبێت و بتوان لەسەر پێ خۆی بۆیان بۆست. ئێمە لە ڕووی سیمینارات و وەرکشۆپ و دیبیت و پشتگیریکردنی گەنجانی شاری هەڵەبجە ئەتوانین ڕێنمونیان کەین هۆشیاریان کەینەوە بۆ ئەوەی کە بتوانن بیرۆکەیان لا دروست بێت ئەوانەی بیرۆکەیان هەیە شێوازی جێبەجێکردنی کارەکانیان هاوکاریان بین دەستیان بگرین بۆ ئەوەی کە خزمەتێکی باش بە شاری هەڵەبجە و خۆیان بکەن. تا چۆن گرنگە کە ڕێکخراوەکان و حکوومەت هاوکاری ئەم جۆرە ڕێکخراوانە بکەن کە تا بتوانن گەنجان سوودیان بۆ کۆمەڵگە هەبێت. لە ڕاستیدا ئەرکی حکوومەتەکە خزمەتی هاوڵاتیان بکات و یەکێکیش لە هەرە پرسیارەکە دووبارە گۆڕ تا چۆن ڕێکخراوەکان هاوکارن لە ئەوەی کە بتوانن گەنجان بتوانن لەم جۆرە ئیڤێنتانە لەسەر پێی خۆیان بۆستن و بەرهەمی خۆیان هەبێت کە بتوان خزمەت بە کۆمەڵگە بکەن. شانبەشانی حکوومەت ڕێکخراوەکان دەوری کاریگەریان هەیە لە خزمەتکردنی لاوان بە تایبەت حکوومەت کە ئەتوانێت سپۆنسەری یاخود مەبلەغێک بودجەیەک دانێت بۆ ڕێکخراوەکان بە پێی پرۆژە تەقدیمی ڕێکخراوەکان بکات و سپۆنسەری ئیشەکانی و پرۆژەکانی ڕێکخراوەکان بکات تا خزمەتی شارپی پێ بکرێت. بەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکان دیارەکە لە ئێستایا ژمارێکی زۆر لە هاوڵاتیان کە مامۆستایانی زانکۆ واروەها لایەنە پەیوەندیدارەکان لێرە ئامادەبوون لە ئەنجامدانی ئەم ئیڤێنتە لەم ئیڤێنتەیە چەند براندێک ناسێنراوە من هەوڵەیەم سەرپەرشتیاری ئەو براندە وەربگرم کە ئەویش خاتوژیلایە خاتوژیلا سڵاو لەوێت ئەم کاتت باش سواز بۆ تۆ ئەگەر پێمان بڵێ براندەکەی تۆ چییە و ناوی چییە و زانیاری. براندەکەی من بیرۆکەی چەند ساڵێک پێش ئێستاە کە لە ئێستاە بەرجەستەم کردووە بە خااتری ئەوەی کە لە ئێستاە ئیشی ئۆنلاین زۆر باشە ئەتوانم لە ڕێگەی پیج و ئەکاونتەکانەوە فرۆشی خۆم زیاد بکەم ئەوە پێویست بەوە نەکا کە من ئەرک کشم و کۆمەڵێک ینی بجەیەکی زۆر سەرف بکەم بە خااتریەوەی کە دوکانێک دابنێم. لە ئێستا دەستمان کردو بە دامەزراندنی سوپاس بەخوا هەنگاوی یەکەممان ناوە ئەمڕۆژ کە کۆمەڵێک کەسایەتی دیاری شاری هەڵەبجە ئامادە بوون بۆ من جێگای زۆر خۆشحاڵی بوو. براندەکەی من ناوی ڕۆنیاسە ڕۆنیاز درێسە وەکوتم دەستمان پێکردو تایبەتە بە جلوبەرگی خانمان بۆ بۆنەوە ئاهەنگەکان بە شێوەی ئۆردر ئەتوانین ئێمە تەڵەب خاص ئەتوانین ئامادەی بکەین بەوەی کە کەسێک بێتە خاوەنی درێسێک و ئەگەر بیشەوێت تەنها بە
تەنها بۆ بۆنەکە بەکاری بێنەوە دواتر بۆمان بگەڕێنێتەوە ئێمە ئەو ئۆفەرشمان هەیە بە خااتێەوەی کە زەختێکی زۆر نەخینە سەر تەرەفی بەرامبەر کڕیارەکانمان و کارەکانمان لە ئێستاە بەم شێوەیە و پلانی گەورەشمان هەیە بۆ داهاتوو بۆ پێی کە لە ناو هەڵەبجەیە ئەتوانم بڵم یەکەمین براندین کە بەم شێوەیە کارمان کردو و بەرهەمی خۆماڵی پێشکەشەکەین و ئینشاءالله دەستمان پێ کردووە و چاوەڕێ پشگیری ئێوە و کەسانی ئازیزیشین. چەند گەنج لەم بڕاندەی توە کە سوودمانە بێت و بێتە خاوەنی کاری خۆی. لە ئێستاە ئەتوانم بڵێم لە بەروی کارەکە سەرەتاییە خۆم بە تەنها لەگەڵ دایکم ئەتوانین ئیشەکان بکەین بەڵام بۆ داهاتوو کە بڵێن بە شێوەیەک فراوان بێکارەکانمان بە شێوەیەکی لێ کە ڕەنگە بتوانم زیاد لە 20 کەس بۆ ئەم کارە بەشداری پێ بکەم چکەمە تەنها قسەکردن نییە لەسەرەوەی کێمە بموێ عەزیب حەفلەیەک ئامادە بکەم ڕەنگە کۆمەڵێک تایبەتمەندی سەبارەت بە حەفلەیەک بە ئاهەنگێک بموێ ئامادەیکەم ئەمەش تەنها بە خۆم نەکرێ بە ستافێک بکرێ بۆ داهاتوو پلانی باشم هەیە ئینشاءالله کەسانی باش لە لای خۆم جێگا ئەکەمەوە و بتوانم لە جێی چاوەڕوانی خەڵکی هەڵەبجەیەم و فەراغەکان پڕکەمەوە. سپاس بۆ تۆ بڵێ وەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکان دیارەکە هاوڵاتیان لێرە ئامادە بوون لە ئەم ئیڤێنتە کە ژمارێکی زۆر لە گەنجان تێدا بەشدار بوون باسییان لەوە کرد کە گەنجان کە چۆن بتوان لە گەنجێکی بەکاربەرەوە بن بە گەنجێکی وەبەرهێن و ژمارێک لە کەسایەتە دیارەکانی نێو پارێزگای هەڵەبجەش لەم ئیڤێنتە بەشدار بوون.